ئەتوانین بڵێن لەشکرکێشەکانی دەوڵەتی تورکیا پێشینەیەکی مێژووی هەیە، تێگەشتێکی مێژوویش هەیە، تەنها پرۆسێکی سەربازی نییە. ئەمە پەیوەندی هەیە بە هزری تووشیەوە یا تێڕوانین و بەشێکە لە سیاسەتی دەرەوەی دەوڵەتی تووشە. ئەو سیاسەتە لە سەرچی بەندە وەختی خۆی لە ساڵی 1923 کاتێکە دەوڵەتی تورکیا دامەزراوە، باشووری کوردستان یا ئەو کاتە بە ویلایەتی موسڵ ناسرا بوو، کێشەیەک بوو لە نێوان دەوڵەتی تورکیا و دەوڵەتی عێراقیە. ئەو کێشەیە بە قازانجی دەوڵەتی عێراقی یەکلایی بووە. لە هزری دەوڵەتی تورکیدا ئەم منتیقەیە، ئەم ناوچەیە ناوچەیەکی تورکیە، خاکێکی تورکیایە، ئەگەرچی بە فەرمی سەر بە دەوڵەتی عێراقە، بەڵام ئەو بەموکی خۆی ئەزانێت چیاکان، دەشتەکان، ئەو کشتتوکاڵ، زەوی، ژێر زەوی، ڕووبار، هەمووی ئەمانە بە موکی خۆی ئەزانێت. بۆی بە حەقی خۆی ئەزانێت چۆنی بەکاری بێنێت، چۆنی تەسەڕوفی تیاکە. هەر لەم منتیقەیەشە، لەم ناوچێشە هێزێک هەیە کە هێزێکی ناری تورکیە. کوردەکانی ئەم ناوچەیە ڕۆژهەڵات بڵێن باشووری کوردستان بە شێوازێکی گشتی لە مێژووی ساڵانی 20ەکان و 30ەکان و 40ەکانە وەختی خۆی دنیان ناوە بە جیابوونەوە لە تورکا، بۆیە لەگەڵ تورکەکانە کێشەیەکیان هەیە. تورکەکانیش ئەم بزوتنەوە چەگاری کە لەم ناوچانە یاسەری هەڵداوە بە درێژەی مێژوو بە هاوپەیمانی خۆی نەزانیوەن. بۆیە ئەتوانین بڵێن لە ساڵی 1926 ڕێکەوتنەکان لەگەڵ حکوومەتی عێراقیە کەدان بۆ سنووریا ئەنێن، بەڵام ئەم ڕێکەوتنامەیە هەمیشە تورکەکان ویستیانە بیبەزێنن، چەند جارێک بەزاندویانە. بەڵام ئەوەی کە ساڵی 1983 ڕێکەوتنێکە بێت لە نێوان دەوڵەتی عێراقیە لەگەڵ دەوڵەتی تورکیایە بۆ بەزاندنی سنوور بەپێی تێگەشتنی هەردوولا. تورکەکان ئەم ڕێکەوتنامەیە بەکارهێنن لە بەرامبەرشە عێراقیەکان وەکو مافێکی یاسایی هەیەە، بەڵام ویستوشانە بەکاری بێنن، بەڵام تورکەکان ڕێیان پێناوە. بەڵام ئەوەی دەستی تورکیا ئەکاتەوە لە ساڵی 1990 کاتێک ئەم ناوچەیە ئەبێت بە ناوچەیەکی ئازاد بۆ لەشکرکێشەکانی، بۆیە تورکەکان یەکەم ئەم ناوچەیە بە ناوچەیەکی خۆیان ئەزانن کە ئارزوی خۆیان چۆن سوپای تورکیا لە ناوچەکانی خۆیان ئەتوانێت هاتوو چۆ بکات لەسەر سوپای لەسەر زەمینی تورکیا بە ئارزوی خۆیەت و ئەڕات. بە هەمان شێوە ئەوێت لەسەر ئەم زەمینەی کە ناوی هەرێمی کوردستانە یا بەشێکە لە دەوڵەتی عێراقی بە ئارزوی خۆی بێت و بڕۆ. بۆچی؟ لەبەر ئەوەی کە وەختی خۆی سەر بە دەوڵەتی عوسمانی بووە، ئەمانیش پاشماوەی دەوڵەتی عوسمانین، دەستبەرداری بەشێک لە خاکەکانی دەوڵەتی عوسمانی بوون، بەس بە شێوازێکی ڕەزامەندیانی وەکو بڵێ ڕەزامەندی دڵی خۆیان دەستبەرداری هەرێمی کوردستان یا دەستبەرداری باشووری کوردستان نەبوو. لە ڕووی یاسانی و دەوڵەتەکانەوە ئەو بە هیچ شێو ناتوانێت داگیرکاری بکات، ناتوانێت ئەم ناوچەی کوردستان داگیرکات، چونکە ئەسڵەن لە بنەڕەتدا داگیرکاری پرۆسەیەکە هەر لە ساڵانی 60ەکانەوە بە شێوازێکی فەرمی کۆتایی پێهاتووە. تۆ ناتوانین ناوچەیەکی تر داگیرکەیت ئەگەر لە دەروی سنووری خۆت نەبێت، لە دەروی سنووری خۆت ناتوانێت هیچ ناوچەیەک بە پێی یاسانی و دەوڵەتەکان ناتوانێت داگیرکەی. بەڵام دەوڵەتی تورکیا بۆ چییە ماکە؟ یەکەم لەبەر ئەوەی لە ڕووی مێژوویە بەهی خۆی ئەزانێت، دووەمیشت ئەو بزوتنەوە ئەو جوڵانە نەتەوایەتی کە لەم ناوچەیە سەری هەڵداوە ئەو بە هەڕەشەیەک بۆ سەر ناوچەکانی خۆی ئەزانێت، ئەو شتانی کە لێرە ئەگوزارێت ئەو ئەوێت کۆنتترۆلی کات، ئەوێت وا بکات بە هیچ شێوەیە کە ڕەشە نەبێت. چۆنی ئەوێت هەڕەشە نەبێت؟ لە ڕێگەی هێشە لەشکرکێشەکانیانەوە. لەشکرکێشەکانیشیان بە یەک ئامانجە، ینی ئامانجەکەی تەنها ئەوە نییە کە گردێکی کوردستان داگیرکات، ئامانجەکەی ئەوە نیە لە شوێنێک لە شوێنەکان بۆمبێک بەهاوێژێت یا لەشکرکێشێکی بچوک بێت و بڕات. نانە ئامانجەکەی ئەتوانم بڵێم ئامانجەکەی بە شێوازێکی سەرویکی ئامانجێکی دەرونیە، ئەویش لاوازکردنی تاکی کوردیە کە ئێوە لەژێر کۆنتترۆلی مندان، کە ئێوە لەژێر سەرپەرشتی مندان، ئێوە کەسانێکی لاوازن، هەمیشە ترساندنە، هەموو ڕۆژێک فڕۆکەکانی بە ئاسمانەکانی ئێمە ئەسوڕێتەوە،
هەموو ڕۆژێک لە شوێنێک لە گردێک لە شاخێک لە چیایەک لە ناوچەیەک بۆمبێک فڕێتە خوارەوە بۆ ترسخستنە دڵی تاکی کوردیە کە تاکی کوردی تاکێک بێت لە بەرامبەر دەوڵەتی تورکیا تاکێکی سازشکار بێت. من باسم کرد کە بنەمایەکی مێژووی هەیە بۆ ئەم هێشانە بەڵام کێشەیەک هەیە کە لە ساڵانی 1990ەوە بە تایبەت دەست پێکا کە لەگەڵ دروستبوونی هەرێمی کوردستانە ئەم هەرێمی کوردستانی کە ئێمە PLN هەرێمی کوردستان و خەڵکانێک بە باکووری عێراق و خەڵکانێک بە هێزە سیاسەکانی خۆمان بە باشووری عێراق ناوی ئەبەن و لە منتیقی ئێمەیە لە سنووری سەوزە ئەولا بە هەرێمی زەرد ناوە با و لە هەرێمی زەرد ئەملا بە هەرێمی سەوز ناوە با یەک کێشەیەکی هەیە ئەو کێشەش بریتە لەوەی کە دانپیانانێکی ناوخۆیی بە پلەی یەکەم دانپیانانێکی نێودەوڵەتیشی بە پلەی یەک دووەم بەدەست نەهێناوە. کاتێک ئەم هەرێمی کوردستانە دروست بووە لە ساڵی 1992 ڕێکەوتنێک هەیە لە نێوانی کێتی و پارتیا ئەم ڕێکەوتنە بۆ بەشکردنی دەسەڵاتە بەداخەوە نیان هێشتۆ کەسی کە بەشداری تیاکات نەهێزە ناوخۆیەکان نەهێزە کوردیەکانی دەور و پشتیش. ئێمە یەکێک لە هۆکارەکانی ئەو کێشانی کە لە زینی وەرتێ ڕوو ئەیات ئەگەری هەیە لە شوێنێکی کەش ڕووی بات ئەم ساڵ ناساڵێکی ترنا ئەمانە بەردەوام دووبارە بێتەوە. ئەم کۆمەڵگەی کە ئێمە ناومان ناوە هەرێمی کوردستان بەڕاستی گرێبەستێکی کۆمەڵایەتی سیاسی لە نێوانیانە تا ئێستا سەری هەڵنەیەوە. بەشداریەکی دەسەڵات نییە بەشداریەک نییە لە ناو ینی ڕێکەوتنێک نییە لەسەر ئەوەی کە ئەم هەرێمی کوردستانەی ئێمە چییە؟ بەڕاستی ئەوەی کە پێویستە نەتەوەی کورد بیکات هەنگاوێکیان نا لەسەر وەختی خۆی کە 5-6 ساڵێک لەمەوە پێش ئەوەی کە لەسەر شتێک ڕێکەون کە ناویان نابوو دەستوری هەرێمی کوردستان یا دەستوری کۆنگرەی نیشتیمانی ئەبێ کوردەکان ڕێکەون لەسەر ئەوەی ئایا کوردستان کوێیە بەگشتی شێوازێکی یەکەم هەموو کوردستانی گەورە کوێیە خاڵ یەکەم خاڵی دووەم هەرێمی کوردستان چییە؟ خاڵی سێم ئەرکەکانی حیزب لە ناو هەرێمی کوردستانە چییە؟ ئەو حیزبانی کە حیزبە کوردیەکانی کە لە ناو هەرێمی کوردستانان ئەبێتی چۆنچۆنی هەڵسەکەوتکەن ئەو حیزبانی کە کوردین و لە دەروی هەرێمی کوردستان ئەبێت چۆنچۆنی هەڵسەکەوتکەن هەموو ئەمانە هیچی ڕێکەوتنی لەسەر نەکراوە نە لەسەر نیشتیمان نە لەسەر خاک نە لەسەر خەڵک نە لەسەر داهات نە لەسەر هەموو کایەکانی تری کۆمەڵگای هیچ شێک ڕێکەوتنێک نییە لەسەر ئەمانە هەر گروپە و شوێنێکی بۆ خۆی کۆنتترۆل کردووە بە ئارەزوی خۆی ئەوەی بیەوێت بە ئارەزوی خۆی ئەو خاکە بەکارێنێت بە ئارەزوی خۆی ژێرخانی و سەرخانی ئەو ناوچەیە بەکارێنێت بە ئارەزوی خۆی پەیوەندیەکات بە هێزێکی نێودەوڵەتی و ناوچەیەوە هیچ دانپیانانێک نییە بۆ یەکتری ئەوەی کە من ئەمێ بێڵم لەو بارەوە ئەوەیە کە ئەو هێرشە لە سەردەمی حکوومەتی نەجمەدین ئەربەکانە کرا لەو کاتەیە بوو کە نەجمەدین ئەربەکان لە ترۆپکی دەسەڵات بوو لەو سەروبەندەیە کرا کە ئەربەکان لا ئەچێ و لا ناچێ و ئەم بابەتە بەڵام ئەتوانین بڵێن تێڕوانینێکی حکوومەتی تورکی زائیدەن بیرکردنەوەیکی ئیسلامی سیاسی تورکی و بۆ هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستان شتێک نەمێنێت بە ناوی هەرێمی کوردستانەوە ئەو هەرێمی کوردستانی کە ئێمە هەمانە ببێ بە قەوارەیەکی سیاسی بچووک کە لەژێر بچێتەوە ژێر کۆنتترۆلی حکوومەتی عێراقی بەم شێوە بیانی پێش ئەوەی لێدان بێت لە پارتی کرێکارانی کوردستان لێدان بوو لە سەروەری هەرێمی کوردستان بۆ یەکەم جار هێزێکی بەو قەبارە گەورەی هاتنە ناو هەرێمی کوردستانەوە ئامانجیان ئەوە بە حکوومەتی عێراقی لەگەڵ تورکیا لەگەڵ ئێران و هەموو ئەمانەشا ئەو هەرێمی کوردستانە بچووکەن